ئەمڕۆ ڕێڕەوی کاروانەکەی دەستگای خێرخوازی بارزانی و بەرنامەی نوێژین ڕێگای کەوتە شارۆچکەی تەکیە. ئەم شارۆچکەیە بە درێژایی مێژوو بێبەش نەبووە لە ئازار و مەینەتیەکان. گوندەکانی ئەم ناوچەیە یەکێک بوون لەو گوندانەی بەرشاڵاوی ئەنفال کەوتن. قوربانیدان بەشێک بووە لە خەباتی ئەم ناوچەیە. ئەمڕۆژ هاتووین تا بەهانای کەسێک بین کە لە میراتی دنیا خدا دوو کچ و کوڕێکی پێبەخشیوە کە کوڕەکەی بەدەست نەخۆشیەکی دەکمەنەوە ئازار دەچێژێت. چیرۆکی بەرنامەی نوژین ئەمڕۆ لەگەڵ ئەم پیاوە سەربەرزەیە. هەمیشە نوشتاوەتەوە و لە ژێربەرت بە دوای پارویەک نان دەگەڕێت. تاکو سێ کۆرپەکەی کە لە ماڵەوە چاوەڕێی دەکەن بە هەناسە ساردی چاوەکانیان لێک نەنێن. ویستمان بەبێ تەلەفۆن ڕاستە و خۆ بڕۆینە شوێنی کارەکەی تا بزانین لەم دەشتە فراوانە چۆن بە دوایی بژێویدا دەگەڕێت. سلااو ماندوونەبی یاخوا بەخێر بێ چۆنی یاخوا بەخێر مەسەر چاو باشی حواڵەت مەسەر چاوەکانم خەریکی چی برا وڵا خەریکیشم شتگەکەم ئاسم شتگەکەمەوە چ کو دەکەیەوە وڵا ئاسن و قوت و شت دەکەمەوە تەسویریش بەکەن تاسوورێکین ڕوخسەتە ئەلە خزمەتانم فەرموو وڵا ئێمە لە دوو ئەو کەیسانە دەڕۆین کە دەبینین ئەوە کرێکارن کارتون و قوت و شتی وا خردەکەنەوە یاخوا بەخێر بێن اینجا ئێمە دەمانەوێت بە دووادا چوون لە بۆ ژیانتان بکەین بەخێر بەسەر چاو ئەگەر ڕوخسەت بێت تەسویرتان کەین هەندێک لە ژیانت بزانین لە خزمەتانم دەکرێت ڕوخسەتە لە خزمەتانم سپاس دەکەم ناوی جەنابەت ئامان سەلام سۆفی بەێ کاک ئامانج ئەتوو چ دەکەی ئێستا لێرە لەنەوە و زبڵام قوت و فافۆن و ئاسم شت دەکەینەوە تلەگە پیا شەریکمە و پتە ڕۆژانە دێن و ئەڕۆین و کەسێکی تریش لەگەڵە بەڵێ ئەو بەس ئەو تۆزە دروێتتر شەریکین و تۆز ئاخریش ئیشە لەولا ئەو ئێوە ئەو شتانە خردەکەنەوە لە ناو زبل و خاشاکی چی لێ دەکەن وڵامە جیاکەن تو قوت و بەجیا فرۆشین ئاسم بەجیا فافۆن بەجا ئەو هاگشی بەجیا فرۆشین ڕۆژێ چەند تەلیسی وا خردەکەیەوە وڵی ڕۆژ وایە 20,000 و باردومان ڕۆژ 25,000 هەلو بابەتان ئەدی ڕۆژێک کە باران بێ یان باران بێناین بۆی لە ماڵۆ دانیشین باران بێنایتە نەخۆش بیناین بۆ جەژنە و شت بێناین دەتر ئەگەر ڕۆژێ خۆش بێدین دەرەچین لە ماڵ زۆر باشە اینجا کاک ئامانج بەڕاستی ئێمە کە بە دووادا چوون دەکەین لە بوو کەیسی ئەوها دەمانەیە بزانین ماڵ و حاڵیشیان کووە وڵی ماڵ و حاڵمان باش نییە وڵە مناڵێ نەخۆشم هەیە و ئیتر ڕۆژانە بەم ئیش ئەمە ئیشەکەمە و ئەمە ژیانەکەمانە دەکرێت بچینە ماڵەکە خزمەتانێکە ئینجازەر خێزان بگوێشتە ماڵ ئەرێوەڵا دەتوانی ئیجازەی لێوەرگیری مۆبایلت هەیە بەڵێ دەکرێت تەلەفۆنی لە بۆی پێیان بچینە وێندەرێ ئەچین بۆ قەیچێکە لە خزمەتانە ئێتەوە لە دەبا بچین ئەگەر ڕوخسەتیدا ئێمە لەوێش تەسویری ئەکەین بەشکم ئەو ڕۆخوە دەرگایەکی خێرت لێ بکاتەوە خێرخوازێکە بتبینێ هاوکاریت چەند ساڵام ئیشە دەکەیت وڵات تقریبا 10 ساڵە خەریکم 10 ساڵە ئیشە دەکەیت ینی 10 ساڵە بژێوی ژیانت لەسەر بەڵێ ژام ئارە وڵا کرێکیشم بەخوا 150 کری خانوو دەم و ئارە بخوا دووتە لە بەشم کوڕە نەخۆشم هەیە و ئارە بخوا 150 کری خانوو شەدەم ئارە وڵا اینجا ئێستا دەتەوێت ئیش و کارت تەواوکەی ئەو جا بڕۆنیان یەکسەر لەگەوێ دەم لە خزمەتانە مادام قەیچێکە دێم ئیشەکە بەجێ دێمەڕی ماڵێمە لە خزمەت بەشکم خێزانت ڕوخسەتی بدا لەوێش قسەی لەگە قەیچێکە لە خزمەتانە دەفەرموو لە خزمەتانە دەبامەدانم و ئەڕۆی لە خزمەتانە لە خزمەتانە باوکەکان
هەمیشە پاڵەوانی خێزانەکانیانن، چۆن ئەوان واز لە هەموو شادیەکی ژیان دەهێنن تاکو لە سەختی ژیان دەستی مناڵەکانیان بگرن و ڕزگاریان بکەن. ئێمەش دوای ئەم باوکە کەوتوین تاکو بمان بات و زیاتر لە چیرۆکی ژیانی ئاگادار بین. مۆڵەتمان وەرگرت و چوینە ناو ئەو ماڵەی کە ساڵانێکە ئەم خێزانە بەدەستکرەی خانوو دەناڵێنن. کە سەیری خانووەکەیانم کرد تێگەیشتم کە ژیانی ئەم خێزانە چەندە سەختە. بیرم لەوە دەکردەوە کە چۆن توانیویانە بەم زستانە لێرە ژیان بگوزەرێنن. ئەم خانووە تەنها وەک کەپرێک نەیهێشتووە ڕاستەوخۆ باران لێیان بدات. ئەگینا سەرمایەکەی گواستوتەوە بۆ ڕۆحیان. خاتە تووبە برای ئەمان زۆر سپاسان دەکەن کە دەرکای ماڵی خۆتان لۆمان کردەوە. ئینشاءڵڵا هەر ئەوەدان بێت. ئێمە لە ڕێی بەرنامەی خۆمانەوە دەمانەوێت بزانین حاڵە گوزارانتان کووە، بە چ ئیدارە دەکەن، چەند مناڵتان هەیە؟ خاتون ئەلە توی بەڕێز دەست پێ بکەم. چەند مناڵتان هەیە؟ 3 مناڵ. بەڵێ تەمەنیان چەنە؟ تەمەنیان وەڵا گەورەکەم 8 ساڵە. بەڵێ ئەوەی کەیان 6 ساڵە، کوڕەکەشم 4 ساڵە. بەڵێ تەندروستیان کووە هەرسێکیان؟ وڵایی دوو کچەکەم باشە، بەس کوڕەکەم لە ڕووی تەندروستی دەم و چاو و سەر و شکڵی ئەوە تۆزێ ناڕێکە. ناڕێکە. ئەتومان بینی لەسەر لێواری جادا خەریکی کوکردنەوەی قوت و شتەکان بووی وایە؟ بەڵێ ئێستا لە ناو حەدیقەش پڕە ماشاءڵڵا. ژیانت لەسەر ئەمەیە وایە داهاتت؟ هیچ ڕاتبوو مەعاش و شتێک ڕۆژانە چەند پەیدا دەکەی؟ وڵی ڕۆژانە جاراتر 20 و 25 و 15 و دیاریکرااو نییە زۆر نیە هیچ نایەت خۆ ئاگای لێتی ڕۆژماناتێت و بێرە و سپاسی خۆی گەورە شەکەین. یعنی هەموو داهاتان لەسەر قوت و فروشتە بەخوا ئەو تا بجارێ نایفرۆشەی هێنێتەوانێ بۆی دو ساڵی دەمناوە 2 ساڵ ئەوە تاولی وێ. ئەدی ئێوە کو ئیدارە دەکەن مەسەن لەو ڕەمەزانە چ ئیفتار دەکەن چ سحور دەکەن؟ وەڵاهی چی دەخۆن؟ وڵایتر ئەوەی خوابیدا پەتاتە بێئیتر تەماتە بێئیتر وەڵایی لە ڕێ خێرخوازەوە ئاواهی نەجار وێشتمان بۆێنن مریشکمان بۆ هێنن خێریان بنووسێ لەگەڵ ئێوە. ساڵێکە ئێوە ئەوە هەژارن نەبوونن؟ وڵاو تقریبان بۆ 10 ساڵە چیت. 10 ساڵە زەواجتان کردووە؟ لە 2017 زەواجمان. بەڵێ یعنی پێشتر حاڵتان کوو بوو؟ وڵا پێشتریش هەروە. ئەدی ئەم خانووە خانوو بەخوا کرێچین تێ ها ئیخۆتان نییە؟ وەڵا 150,000 خزم و کەستان هاوکاریتان نەبەخوا نەبەخوا کەس نایەتە ماڵمان خوشکەکەم بەس لەبەرەوەی نەبوون. بەس لەبەرەوەی نەبوون نوێنەرە بەخ. هیچ کات گلەیت کردووە لە پیاوەکەت لەسەر ئەم حاڵە؟ نەخیر خۆی گەورە ئەوەیتەوە شکری گوزاری خۆی گەر بینیم پیاوەکەت بە هەموو هێزێکی یا خەریک بوو قوتوشت کوی دەکردەوە خەفەتی بوو کە بۆ ئێوە نان و شت بێنێت لەو ڕەمەزانە بەڵام خۆت دەڵێ هەندێک جار دێت هیچی پێ نییە. ئەگەی لەوەس ئەدی خانووەکە کووە لە سەرمایە لە هاوینان زۆر زۆر ساردە خۆ ئەگای لێتی ئەم دستانە خری بڕۆقە بووینەوە نەفت و شت و پەیدا دەکەن. وەڵاهی نەوت جای تر بەخوانەوتی بایعەکە وەرمانگرت 4,000 هەتا ئەوە ما وەرگرت کارە بە ڕێسیات و یەکسەر زۆپامانە کوژانەوە بەس لەبەرەوە نەوتەکە سەر بنەبێت. ئەمڕۆکە ئینشاءڵڵا بە ئیزنی خوای ئەوەی لە دەستمان دێ دەستان خۆش بێ لە بۆ ئێوە ئینشاءڵڵا دەیگەرە بەدەستان باتەوە. بە تایبەتی لای ئێمە زۆر گرنگە ئێوە چارەسەری مناڵەکەت بکەن مالی کە 4 ساڵە ئینشاءڵڵا کە دەچیتە مەکتەب بۆ ئەوەی هیچ
کەم و کوڕیەک و خەفەتێکی نەبێ ئەتوش دڵنیابی لەوەی کە هیچ کەس گاڵتەی پێنەکە و دڵت لای نەبێ. لویا ئەمە لە خوشکی خۆتوار بگرە کەرم کە ئەمە لە بوو کاک مالیکە کە نیشتەگەری پێ دەکەی چارەسەری دەکەی ئینشاءڵڵا خۆی شیفای بووی دەنێرێ سەلامەت بێ. اینجا لە ئەسنای قسەکانت خات و تووبا گوتت کە مناڵەکانت زۆر کەم و کوڕیان هەیە اینجا لە بوو مەکتەبێش دەر و جیران خەڵک شتیان لە بوو ئەهێنێ جلە جانتایە دراوسەکانمان شاید وایە خی گەورە خۆی ئاگای لە حاڵی ئێمە بەڵێ ئینشاءڵڵا خوا هاوکارت دەبێ لای ئێمە زۆر گرنگە کە مناڵەکانت بەردەوام بن لە خوێندن ئینشاءڵڵا هەردوو کچە جوانەکەت بەردەوام دەبن لە خوێندن ئێستاش لە مەکتەبێن ئینشاءڵڵا تا دێنەوە ئێوەش مزگینی خۆشتان پێدەگەێنن ئامین ئینشاءڵڵا ئێستا ئەمەش لە بوو بەردەوامی هەردوو کچەکەتە لە خوێندن کەرەمکە سەلامەت بێ. هەستت چییە ئێستا؟ هەستم زۆر خۆش چاوەڕێ دەکەی لێرە کۆتایی بەیانیش شڵا کۆتایی نێت بەتەمای خۆی خاوەن خانووە کەش گوتان زۆر ئیسعاژدانەکە چی ئەڵێ؟ وەڵی ئەڵێ پێش وەختا بێ پارەم بدەن نابێ بکاتە مانگی خۆی. بەڕاستی دەمەوێت زیاتر گوێ لە ئێوە بگرم بەڵام ئەو زارفەی لە دەست منە لە من وەرگرن ئەم زارفە پێشەوەی کچە جوانەکانت لە مەکتەب بێنەوە لە خوشکی خۆتوار بگرە ئەمە لە بوو کڕینی جلوبەرگە لە بوو جەژنێ لە بوو مناڵەکانت یاخوا پیرۆستان بێ وای گەورە پاداشتان باتەوە وای گەورە ناخۆشی نەبینن ئامین ئیشاءڵڵا یا ڕەبی خوایە بەهەش بە چاوی خۆتان ببین ئامین ئیشاءڵڵا خوایەوەی بە 250 هاوکاری منی کردووە یا ڕەبی خوا ناخۆشی نەبینە لە ژیان اینجا بەڕاستی ئێمە حاڵەتەکەی ئێوەمان گەیاندە هەندێک شوێن کە ئێوە حاڵە گوزارانتان ئەوە خراپە ئینشاءڵڵا باش ئەبێ ئەگەر لەگەڵمان بێن ئەچینە شوێنێک بەشکم بتوانین لەم خانوویە ئێوە قورتاڵکەین خانوویەکی ترتان بە ئیجار لە بۆ بگرین ئەها ئەو پیاوە هەر ڕۆژێ تەلەفۆنی نەکە بڵێ ئیجارەکە بینن بتان بینە شوێنێک اینجا لەو شوێنە بزانین خواچی دەکاتە قسمەت حازرن بڕۆین پێکەوە ئەڕۆینە شوێنێک اینجا تو زۆر باوەریت بە خودای گەورە هەیەوایە هەرە بەخوا خوا چی کردیە قسمەت ئەوە هەرە بەخوا ڕازی قەت هەرە بەخوا ئەرە وڵات خی گەورە چی کردێتەوە قسمەتم بەشکم لەم خانوویە قورتالبی سپاسی خی گەورە دەفەرموو بابچین دەفەرموو ئەم خێزانە بە ئومێدی ئەوەن کە کەسێک دەستیان بگرێت تاکو لە سارد و سری ئەم ماڵە ڕزگاریان بکات نازانن تیمەکانی دەستگای خێرخوازی بارزانی پێش خۆیان بیری لە ژیانی ئەم ماڵە هەژارەی کردوتەوە وا خەریکن هێلانەیەکی هەمیشەیان بۆ ئەوەدان دەکەنەوە سەرەتا پێمان ڕاگەیاندن کە خانوویەکی کرێیان بوو دەگرین و خۆمان کرێیەکەی دەدەین خوشکی بەڕێزم براگیان ئەو ماڵەیە کە ئێمە گوتمان دەچین تەماشا دەکەین ئەگەر بە دڵمان بوو دەگەڕین لوتان ئیجار دەکەین لوتان بەکرێ دەگرین باشە اینجا لێرە ساحب خانووەکە نەهاتبوو هەر کلیلی لە بۆ مەینارد دەمەوێت تەلەفۆنێکی لە بووی بکەم پێی ئەڵێم دەچین تەماشا دەکەین بە دڵمان بوو بە دڵمان بوو بە دڵیشمان نەبوو دەچین تەماشای شوێنێکی دەکەین باشە بله السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. باشی برم خوشکەکەم ئەمە هاتین تەماشای خانووی جەنابەت بکەین اینجا دوو کەسی بەڕێزمان لێرە لەگەڵە لە بوانە بەڕاستی دەچینە ژوورەوە تەماشا دەکەین ئەگە بە دڵمان بوو پێت دەڵێن بۆ ئەوی لەسەر ئیجار و سعرەکە ئێمە قسەی بکەین باشە برم
هم لە بەس یەکەم جار تەماشای دەکەم بەشکم بەدڵیان نەبێ وایە؟ زۆر طبیعی زۆر طبیعی. اینجا ئاشیا و شتیشی هەموو تێدایە؟ بەڵێ بەڵێ هەمووی حاجزە. هەمووی تێدایە؟ بەڵێ. باشە برام. سەرچاو. تەوا. اینجا با بچینە ژوورێ تەماشای بکەین اینجا ئێمە قسەی بکەین بەشکم بەدڵتان نەبێ وایە؟ بفەرمە. تووباخان برام کاکامانچ ئێوە خانووەکەتان بەدڵ بوو بەڵێ هەموو شتێک تێدا جوانە بەڵێ دەستان خۆش بێ یعنی ئەم خانووەتان لە بوو بگرین بە ئیجار تەوا بەدڵتانە هەروەڵا بەدڵمانە دەستان خۆش باشە تەلەفۆنی لە بوو سەحەبەکە دەکەم بزانم مانگانە ئیجاری چەنە دواتر قسەی لێ دەکەین بزانین چیاڵێ براگیان ئەو عایلە بەڕێزە خانووەکیان بینی بەدڵیان بوو پاک و خاوێنە ماشەڵە تەمیزە هەموو شتێکی نوێیە هیچ عیب و عاری نییە شکر بەڵام دەمانەوێت بزانین یعنی ئیجارەکە چەنە چونکە ئێمە ئیجارەکە دەدەین ئەوان نایدەن خوشکەکەم لەبەرە خانوو ئەگەر جائز بێ سعرێکە بەتاڵیش بێ سعرێکە بەڵێ دەزانم من ئەوە بە کاملی حەزم لە 250,000 ئاخر پێتەڵێم ئێمە دەیدەین لەبوو ئەوانە فەقیرانە هی پارەیان نییە ئێمە خێرخوازێکین ئێمە پارەکە دەدەین لە بوو 2 ساڵی پێکەوەش ئەدەین اینجا ئەگە بێتە خوارێ هەتا پێت بکرێ لومانیش باش ئەبێ چەنێ بۆ ئێوە باشە حتا وڵایە بڵێ ئەگەر لۆ ئێمە ئەمن خۆم بڵێم لای من 150 مانگێ باشە ئەمرەکەنەوە خێرەکان ئێمەش با خێر بکەن بەڕاستە وڵە سپاس دەکەم لە گەورەی خۆتە اینجا دەتوانی بێ ئێرە با ئێمە لەسەر هەموو شتێ ڕێکەوین دە باشە برام خۆ چاوەڕێ دەکەم هەنێک زووەرە باشە چونکە ئەوانەش فەقیرانە بە ڕۆژیانە ئیفتار و شت دروست ئەەکەن دە باشە برام بەڕێزی سەرچاوان دێ حەمد و شکر کەوابێ ئێمە دەستان خۆش بێت بەڕێزی ئێمە 2 ساڵ ئیجارەکە دەدەین ئینشاءڵڵا بەسەریەکەوە اینجا ئەو پیاوەی کە دێتە ئێرە بە 2 ساڵ ئێوە نایبینن بۆ خۆتان ئیسراحەت دەکەن لە ماڵە ئینشاءڵڵا بەدڵتانە شتە دەستان خۆش بێت باوەڕ دەکرد کە وابێ ینی شتێکی وا ڕووبدا باوەڕم ناکرد بەس هەر چاوەڕێ ڕەحمی خوای گەورەمە کرد برام ئامان چاوەڕێت دەکرد مەسەلەن کە من هاتم تو خەریکی قوت و کوکردنەوە دەستەکانە خۆش خوشکە بەڕێزەکەم بەس یەک خاڵ لێرەیە خوشکە بەڕێزەکەم خانەوە من گەلێ دوورە ئیشەکەمەوە بۆم زۆر ناڕەحەتە بێ دوورە لە ئیشەکە من لێرە بەباتم و بانجادەکە ئەو خۆی زانێ خێزاندەی خۆی بزانایە من لێرە ناکەم بانجادەکە ئێستا گەری و هەر بەکرێ بێ من لە خانەی خۆ ماتوریشت یعنی ئەو ماتوڕی تێدا ئیش دەکرد ئەگەر هەر کرێکە ئەدەن بار خانەی خۆم باشتێکە و شنە بۆم باشتێکە لێرە سەدقات بۆ من باشترێکە بۆ من ئەلێرە ژیانم ناخۆشە بێ مجارە پاتێم بۆ لە کاشتم پاتی زارە سارە هەڵ مەگرێ تاکاشان یعنی خود دەڵێ ئیجارت لەو بەری بدەین لێرە نەدەین ئەوم بێ باشترم خوشکە بەڕێزەکەم ئیدی ئەو خانووی ئەوەندە سڕ و ساردا ئەم 2 ساڵە بۆ ئێمە خوا گەورێ بەشم خوا بێخێرکاتەوە نیازار شتە منە بۆ من زۆر ناڕەحەتە بۆ میشەکەی من هەر نابێ ئەدی مژیان مەوەسێکە بێمێرە یعنی ئێستا مەسەلەن ئەگەر ئێرە خانووی تووبی تو تێدا نابی ئەگەر هی خۆ بێ ئەمە زیاد بەس بۆ کرێ منەوە پێ باشترە چکە من لە زادەکەەوە نزیکم تێگەی لە قسەکەم یعنی ئێستا بە سەحب خانووەکە بڵێم مێتن ئیجاری ئەو بەری بدەین بەڵێ خوشکە بەڕێزەکەم چکە من بۆ من هەر دووە ناڕەحەتە بێ خاتونەکە دەڵێ لەوێ زۆر ساردا ئەگەر خوا بگەڕ بەشکم هاتەوە دەستکە بچێن نایەوە بەشکم خۆ هەروە نابێت تۆ من قەت باوەڕم تۆ توش من بێرە دنیا کەس نازێتی ڕۆدا چکە بۆ من زۆر ناڕەحەتە ئێرە جارە منە و پیاوە بوونە نەیە لێ ڕاستم بۆ بڕم بۆ زادەکە ماڵمان لەکوێسم بۆی بپا بۆ من گەلێ ناڕەحەتە ئەدی ئەگە ماتۆڕێکت هەبێ ئەم مشکلە حەڵ دەبێ وڵای ئەگەر بەڕای من ئەگەر بۆ 2 ساڵە بیدەن ئەو خانووە پێم باشتێکە لەمە
بەخوا خۆشی لە قسەی مناجیرانەکانمان باشن من ڕۆم جارە درەنگ دێم و جارە ئیشا دێم ئەم خۆی ئەترسیە بە تاقتەنیا لە ماڵەوە بۆ خۆشی زانیە بۆم ناڕەحەتە لێرە تێ لە قسەکەم والله لە ڕووی پاک و تەمیزی پاک و تەمیزی بەڵام ئەوە بۆیمە خۆشتر پشکە بەڕێزەکەم جیرانی باشە خەڵکی باشە خاتونەکە چ دەڵێت خۆ والله ئەگەر بە من بڵێ منەڵم ئێرە هەڵەبژێری بەس لەبەر ئەم کە ئەڵ لە دەرەوەنی من ئەخرات و ماتۆڕێکت هەبێ ناگۆڕێ ئێستا مەسەن ئێمە هەندێک پارەمان پێداوی دەتوانی ماتۆڕێکیش دەسەکانە خۆش خوشکە بەڕێزەکەم بەڵام من ڕۆژانەچم بۆ ئیش وەنیا ئێستا بانیاتی من ئەگەر بێت وم شەریکەم نادە بێت بچم بۆ زادەکە بۆ چۆ بۆ ماتۆڕێکت هەبێ حەج نابێت خیش نازانم خۆت فێرکە بە قوربان خۆ فێرەکەم بەڵام ئەگەر خوا بیکردا ئێوە 2 ساڵ کردامدای من 2 ساڵ کردامدای بۆ من زۆر بوو وازان 2 ساڵ چیرۆدا شێڵ من بەیانی نامرم وەنیا ئەمە ژیانە مەمنون سپاس دەکەم بەڕای من ئەگەر 2 ساڵ کردن لەمە باشێکە بۆ من دەبا کابراکە بێ بزانین چیە بێ بەشکم خوا بکە خێرخوازێک بێ ماتۆڕێکیش لە بۆت بکڕێوایە توزانیوان باشن ناو بازام جارێش جیرانی باشت هەر ئەبێش ئەو شەر بۆم باشتر تەلە بەها منەڵغا مەلەتە ئەو مەکتەبێک ئەوە مناڵەکانمە حساب بۆ ناکەیت یەک دەقڵە مەکتەبەکە دوور لێ ناگەڵ مەکتەبە نا لێرەش مەکتەب نێزیکە ئەخەوە هەر دەقیە ڕێگایە دڵشمان لایەنە مناڵەکانمان بڵێن وڵات ماڵی ساغن نە بەڕای من ئەوێ بێن باشتەی کرێمان 2 ساڵەکە ئەو بۆی مەسەدقات باشتر خۆش ێزانێ باشترە پێ باشە لە قسەمای ئەوێ باشترە چی بڵێ تخوا قسەی دڵی خۆت من ئێرە حەزم لێرەیە بۆ ماڵ و ناو ماڵ و شتاکەی ئێدی ئێرە لەکوێ هیچ ئەو شوێنەی ئێستایم بێ خۆشی شوێنە تەشیە تێ لە قسەکەم ئێستا ئەو کە خانووەکە ناخۆشەوە خەو خاتونە دەڵێ دەت قۆران دەرفەتی دەباویش قسەکە خاتر پێیاکەی خوا بیکە دەبا ئەو قسە بکات خوا والله خانووەکە هەر خانوونیە خوشکەکە وەنیێت خوا نەوەڵا ژیانکردن زۆر زەحمەتێتی بەڵام خوشکە بۆ من باشە بۆ من ئاسانکاریە بۆ زانێ بۆ من هەندێک ڕۆژە چیە ئیش یەک دینار ناینیە ماڵە هەر باشترە هەر لێ ماڵ دەچم باشترە بەس ئەلێ من ناگەم بازارەکە وای گاک مەلاجان دەبا کابراکە بێ بەشکم خێرێکی تریش بێ 150,000 ئەنا هاسی سەیبرا بچووکێکە بەڕای من 2 ساڵ کردەوە خانوو لەم باشتر بەشکم کابرا بێ خێرێکی بکە بەشکم ماتۆڕێکیش لە بۆ بکڕێوایە بابێت تو جاری شکری خۆ بکە سپاس بۆ خۆی گەورە پاداشتان باتەوە حتا ئەو ڕۆژەیە مری قەت ئەو چاکەمان لە بیر ناچێت بەڵام ئەگە خوا کردی من دوای 2 ساڵەکە تۆڵی خانێکم دەسەکەی تەشیە هەروە بێ ناوانابێ وەڵام بووی باس خانێ درۆ کاکەی جاڵ ئەم کاکە و خارێکم دەسەکەی بە 100,000 ئەمە ژیانە گۆڕێ حتى ئەمرم مەمنونی ئێوەم حتا ئەمرم دوعاتان بۆکەم ئینشەڵا دوای خێتان بکەین سەدقات دێمە باشتر لێرە چکۆ ژیانەکەمان لێ باشترە وەک لێرە خەڵکە ناسی لێ ناسیات جیرانی خۆتان ناسای کەسی چاک مزگەوت دوێمە نزیک مناڵ نزیک لە مەکتەبەوە کریە ملی ئەوێ باش والله کێشەی منی باشتر بەڵێ ئەمە باکخاوێنترا ئێمە فشتە لە بوومە فەرق ناکە خۆ کرێکی هەمان کرێ 150 بە 150 ئێ بەڵام ئەم خانوویە زۆر جوانە ئەوێن دەرێ بارانە دێتە ژوورێ سەرمایە بەخوا بارانەکە خانە بۆ نە دەرماکەسی خانگەلم باش لێ باشتر دەستکەی بەکابراکە بێ السلام ورحمة الله يخوا بخير بن سر هردو تشاو بلا برزكم يخوا بخير بن سر تشاو كانم فرموندان عفو ئێستا جێب دە خوشکی خۆت ئەمە خوشکی کچکی گەورەی من لە چاوم زیاتری برای گەورەی من لە چاوم زیاتری خوشکی گەورەی ئێستا من دەمەوێت دڵی خاتونەکەت خۆش بێ برای بەڕێزم ئێستا ئەم خاتونە ئەم هەموو تەمەن و گەنجیتی خۆی بردیە بە فەقیری و هەژاری و نابوونی ڕاستەوە ئێستا چی دەبێت و 2 کیلومتر زیاتر بە پێیان بڕۆی ئەم خاتونە لەم خانووە خۆشە بێ بەدڵی خۆتانکە ئێوایەوە نییە ئەم کچە فەقیرە ئەم ژنە سەرمایتی ئەها لە زستانی لە هاوینان دەستێ باشان دێت تەحمڵت هەبێ خوا تەحمڵم زۆرە بەڵام ئەگەر بێت و ئەو ڕادێ هەر ئەو بێن باشترە چکە مناڵمان نزیکە برام ئەو چی ئەڵێ بەقڕم چی ئەڵێ تو فەرموو والله من ئەگەر بە من بێ بەخوا هەر ئەڵم ئێستەکانە هەر لێرە دانیشم هەر ناڕۆمە هەرڵم هیچی ئەوێم ناوێ بەس لێرە ئێستا براگیان خوشکی بەڕێز مناڵەکانە ترێوتینە لێرە مالی کیش فەقیرە نازانتی لێ بەڵام لەوە ناپرسین بزانەوە چیە فەرموو ئێوە ئەو خانوویەتان پێخۆشە یان خانووی ئەوبەری ئێوە دەتانەوێ لێرە بن یان ئەوبەری لێرە ترێخان ئەڵێ لێرە تینە ئێرە یان ئەوێ لو ئێرە ترێ لو ئێرەت پێخۆشە لەبەری زۆر خۆشە خانووەکەی زۆر خۆشە ئێرە خۆشە بەڵێ دەتەوێت لێرە بی بەڵێ ئەدی بابت دەڵێ لێرەم ناوێت دەمەوێت بچمە ئەوبەری دەبان نەخێر حەزمان لێرەیە دەپێی بڵێ ڕازیکە دەیکەشەمە نابێ ئیشەڵڵا جان ئیشەڵڵا پرە جوانە ئیشەڵڵا
باشە بەقوڵ بەە حەزەکەی لێرە بیترێ بەڵێ دەبچوو بە بابت بڵێ دەبا باشە کەسە جوانەکەم باش بەسەر چاو دەباش دەبڕۆ خواتان لەگەڵ بێ ئەم لەگە داک و باپران قسە دەکەم بزانم چی ئەڵێن لە ئاخیر باشە جەرگم دەستان خۆش بێ تو بڵێ ئەمڕۆ ڕۆژی گۆڕینی ژیانت بێ الله خوا گەورەی چاوم لە ڕەحمی خوای گەورەی خوا لە هەمویان گەورەترەوەیە دڵنیاییەوە خوشکی بەڕێزم خوشکی گەورەمیت ئەسڵان دەمە شتێکتان پێ دەخوا دەستە خۆش بێ خوشکە بەڕێزەکەم ئەم خانووی ئێستا کە ئێمە لەین کرێ نییە دەستەکان خۆش بێ خانووی خۆتە دەستەکانتان خۆش بێ خۆی گەورە پاداشتان باتەوە خوا لە خوشبدایتان کەم نەکە یاڕەبی دەستەکانە خۆش بێ خۆش بێت زۆر سپاس خوایە بۆ تۆ سپاس بۆ خۆی گەورە سپاس دەوش ئەزە تەرمە دەستەکانتان خۆش بێ سپاس بۆ خۆی گەورە ئەم چیرۆکەش بە شادی کۆتایی هات چۆن نوژین خەمەکان دەگۆڕێت بوو شادی